بناوی خی گەورەی مهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە خۆشەویستان ئاوادان بێ ئەم جارە لە ناوچەی گەرمیان لە گوندی گوڵەجۆیە گوڵەجۆ سەر بە ناحەی کۆکز و قەزای کفریە هیوادارم ئەمڕۆ بەرنامەیەکی جیاواز ببینن قسەیەکی جیاوازیش ببیستن فەرموو خۆشەویستان بە ئەمڕۆ لە گوندی گوڵەجۆ بین. حيدر السلام عليكم شلوني قربان باشي خوا اخواتي باخوه سباس دكين توزا دانشين ذكر دانشين وانيا هي حزقي ثاني ورا دانشين شلوني قربان دنقو باس عند لبنان اخو شكر اخوي قوري الاخوه بزاف يا ربي خوا قوتهم اجمعين قربان دراي قوري يا اخو بخير بن تو بيملا اساتو خريجي تشيت شوتي خوان شوتي خوانده يا خوتان شامي بيلا ايما شوتي شامي بيرن ايوا شوتي بيلا باشا ئێستا وەختی ئەوەیە کە بیخەوێنیت شەوەکی دەوری بڕکەکە پاکەینەوە دووش لە خۆڵی خەینە سەر و بەردەمی بەربڕەکەین و کیمیایی پێدەین پوت باشە ئەگەر نەیخەوێنی چێ ئەگەر نەیخوێنی پەلوپۆکەی تێدە ناو کردوەکە ئەتر لەورە گردی ئاوە وەختی ئاوی لێدا ئەگەنی ئیلا لەو پشتەکە ینی ئەڕزێ باشە ئەوە کەی چند وتانە وڵاتەوەکەی مەبەست ئازانم تقریبن مانیەکە 40 ڕۆژە خۆی شووتی بە چەند پێیاگات شووتی لەم منطقەی ئێمە ئەگەر پاییزە هین بەهارە بیکەی مەسەلەن وە 3 مانگیاڵە پێگەیە بەس لە ئیسەوە دابینی بە 2 مانگ و نیم 2 مانگ و 20 ڕۆژ دەرەچی ینی ئێوە جار با بزانم ئەرزەکانی بۆ شووتی چۆن ئەرزەکان ئێمە ماشەڵڵا خێر و بەرەکەت هەر لە هەشتاگان و ئێمە خەڵکی وابوو نییە ئەم دێ لە شووتی زیاتر هیچی ناکە خەڵکی عایلەی گەورەش هەر بە شووتی ئەژێ حەیدەر ئەمە ئێمە دوو جۆر شووتیە بینین لە بازاڕێکیشانە مەیلە و سپی و هێنەوە ئەو تریشان سەوزە پیاڵێ ئەو خەتەکە بەڵێ ئێستا بزانین ئەمە چ جۆرە شووتیەکە حەز لەم جۆرە سپیەکە ئاگەین لەبەرەوەی بۆ خوارەچێت جەماعەتی خوارێ ئەمەی نەجەف و کەربەلا ئەوانەی جنوب سیارەکان تێن بەهایم لە شێواوە عەلووە هەیە لەمێ پارەی باش ماکەوە ئیسوادیشی هەیە ئەوێن بۆ ئەوێ بەکەلار ئەوەنە نایوەی ئێوە ئەم تۆوە ساڵانە گرن یاخۆ دەبێ بکڕن حانله ئەگەر خۆمان بێگرین ئەو بەرەوە هین قوتیەکەی وەکۆمە ناگیر پاکێتێک 100 گرامی بە 7,000 ناسەندی باشە شووتی جگە لەوەی کە دەبێت ئاوی بیت و ئەوانە چیتری خزمەت چییە خزمەت دەرمانیش زەرورە لەبەرەوەی حەشەرات کاتێ ئاها بێت بچووک بێت ئێوە ژین مێشولە پەخشە مێشولە قەبی پێ بکە دوایی نیە یا ڕقە دەرەچێت یا خراپ دەرەچێت ئاساژ ماشەڵا مێشولەی زۆر لێ هەیە ئێمە مکافحاکەین دەرمانەکەین ئارەوەڵا وتر الحەمدوللا ئەرزەکان بۆ شووتی باشن لە هێندێک شوێن ماشەڵا ڕەحمەت خوایە لە هێندێک تەڕ قومی هاتیە دەهلای ئارەوەڵۆکو ڕقەزەوین باشە لە هێندێک شوێنە بینین لایلۆن لەسەریدانێت ئەوە مغەڵەتی پێژن ئێمە سەمای ناگەین تەکلیفی زۆرە ئەی باشە جیاوازەکەی ئەوەی کە لەژێر ئەو لایلۆ ناکرێت لەگەڵ ئەوەی کەسەکە کاتی زوو ئەیکەن تقریبان لە یەکی بەخوا من نەمکردە بەس باسێکن ناوە لە یەکی دوو بە لە یەکی دوو تۆگەن لایلۆنە دەنە سەریا و یا تێلیا لەم قامیشە لەم نەیژەی بۆ داکوتن هەتا تقریبان مانگ و نیوێ وەختێ نەورۆز جەو ئەمرە گۆڕیا یەکسەر لایەنەکەی لەسەر لادەن هەر وەکو من ئاوە خۆڵێکن شلەیە خۆڵ ئیتر سۆندە و قەترەیە هەمووی لە بەرامبەر بڕکەکەەوە سۆندەکە کونە لەورە لە هینیان حەوزیانەیە کیمیایی و دەرمان و هەموو شتێکی لەورە بۆ ئەنیێ یعنی ئەرکی زۆرە ئەمە ڕاستێکی ئەمە وەختی گۆلمان بڕیوە
یەک جار کیمایە دێنی پێ بازە جار خەڵکی وایە دەواجن زڵ دەواجنی تێکا بۆ زۆر خۆن بیستو ماڵن فەلاحی چاکی تۆ والله فلاحت دەگەن بڕێ عەرزواومانەیە و خەریک فەلاحەتین گەنمەکەین و ئیترە خەریک کاین و هەباشە و ئیترا خۆمان مەشغوڵ کردە دەست خۆش خی گەورە لە ش ساخکە ئینشاڵڵ قوربان بێ با بزانم گەنمی ئەم ساڵ چۆن بوو والله گەنمی ئەم ساڵ هەیە باشە هەیە خراپە ئیتر وەکو ینی بێژی مەستەقر گشتی باش وێکشی باش نییە باشە ئێمە ئازانین بە دێمەکارەوانێک ئەو ئەرزانەی کە دێمن و ئاو نادرێن تەبانەوە ئەوە هیچی نەبوو ئەم ساڵ نەبوو ئەی ئەم گەنمانێکە ئەوە ئاوتان داوە چەند جارتان ئاو والله هەیە سی ئاوی داوە هەیە چوار ئاوی داوە هەیە پەنج ئاوی داوە ئیتر حەسەب عەرزەکەیە ئەی باشە با بزانم گەنمی ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی چۆن بوو والله خراپ نییە بێژی دەرەجەیەک مەزبوط نییە بێژی دەرەجەیەک بێ هەیە باشە هەیە خراپە پارچە هەیە باشە ئیتر فەلا هەیەژە باشە فەلا هەیەژە جەرەرم کردوێتی گشتی وەکو یەک نییە باشە ئەم ئەرزانە ئێوە ئەوەی کە پێگوترێ پەین و سەمادوشتی لێدەن والله زۆر وەکەمی هەیمانە فەلاحوامانە هەیە بەڵێ لێدا بەڵام وەکەمی بۆڵا ئێوە ئەم ئەرزانە هەرێ تەن کە کردان بە گەنم دوای گەنمەکە کەی دوورنەوە نایکەم بە شتێکی تر نەوەڵام ئەرزاڵێکی تر هیچ ئەم ئارزێ لە گشتی نازانم هەیە پارەکە مەرەزەی لێکرا بەڵام وەکو دوای گەنم بێژی خەڵکێ بیگاتە شامی و فەسوق ئەمە نییە زۆر وەکەمی مەگە دانەدانەی ئەنە هەر گەنمە ئەم ساڵ و ساڵەکرێتە گەنم و بەس باشە ئێستا جەنابەت هەباشەش بەکارێنی ئەم هەباشەیە باشە وڵا ئەمەین کابراایەکی عارەبە ئیشەکا بۆ خۆی منیش دە دوانزە عربانەیەکمانەیە بۆ حیوان و شتەکان خۆمان وعدیان داوە پێم بۆمی بکەن ئەوستا ئیش بۆ منەکەن و کاکەی منەکەن و واتە ئەمە هەباشەکەی ئەو برا عربانەیە بەڵام ئیش بۆ تۆ هەیمانە کورد خۆمانیشەیەتی جەماعەت کوڵە جۆشەیانە بەڵام ئەمە تێتر ئیشی ئیشمان بۆکە ئەم بێ ئەو بێمە هەر کاملیان زوو بێن ئیشەکەیان پێەکەین کاک پۆڵە ئەوان بە سەعادی شەکەن بە چی شەکە بە عربانە ئەو عربانەی کە بە دوانەوە ڕاکێشن پڕیەکەن بەچەند پڕیەکەن ئیتر حەقت نیە تێرێتە لای ماڵ بۆ 50000 پوشەکەین خۆت بێ بەس کرای مەکینەکەی 50000 ئەوە بە سەعاتێ چەندێک هینە ئەو پوشە دوورێتەوە یا بڵێن ئەیکوتەیە کا بەکە وڵا ئەگەر پوشەکە مەزبوط بێ یعنی پوشەکەی زۆر بێ سعات ناوە دەور 40 دقەیە سعات ئەوە و ناوە عربانەکەی پڕەکە بەڵام مەگەر پوشەکەی تەنک بێ وەکو ئەمە وایسە هاتیایە بەخواوە سعات و نیمیش پڕی ناگە چەند فڕی لێ داوە و بەتاڵی تێوە ڕوە بەڵێ باشە با بزانانی وەکو گەنم ئەم ساڵ هەموو زەویەک باش نەبوو خۆڵەن کا ئەیکا ئەم ساڵ کاکە باشە ئەیکا لای ئێمە عیبی نییە ئارەوەڵا لەخوا بەزیا بە لای ئێمە عیبی نییە ئارەوەڵا بەڵام ڕسمی گرانەکە ڕاستە کاک پۆڵە با بزانم فەلاحەت خۆشە وەڵا فەلاحەت دەگە ڕسقەکەت پارە بکە خۆشە ئەگە بەرەکەتی بێ و پارە بکە خۆشە ئەڵە ڕەنج بە خەسار نەبی ئارەوەڵا حوڕی بۆ خۆ دیسە من فەلاحەت دەگەم ئیمڕۆ نایم بەیانی تێم خۆشە حوڕی ئەرە وڵا ڕسقەکەت پارە بکە خۆشە خی گەورە بەرەکەت داریکە ئینشاڵڵ گەورەم قوربانت بە قوربان سوپاس
شغلك شو اسمك راعي اي والله راعي مال هوايش. هوايش اي والله. هسه وين رايح؟ هسه والله رايح هيك بهذا الجيل هيك على هالدقال على هالقصب للظهر وارجع اروح للبيت وارد العصر همين امدده. شغلك شنو يعني زين؟ والله زين الحمد لله زين بس الراتب قليل 300 وعندي جهال مرضى واجار ومي وكهرباء كله وراي والحاله ما تساعد. هاي من الصبح للمغرب 10,000 دينار يوميه. اي والله. اي الله يرحمه ان شاء الله. الله موجود الرحمين ان شاء الله. عينك ممنون حبيبي. ممنون عينك. بزانم چێتان متابعی بەرنمەکەی ماکە چێتان زۆری بینێ زۆری بینی باشە چ بەرنمەیەکی ئەمەد بەدڵە هەنی ئەو شوێنانەی کە چوین بە زۆری کام بەرنمایانت بەدڵ بوو هەولێر کامانەوەی لەسەر شاخەکە بووین ئەوەی لای مناڵانەکە بوون پاسکیلیان پێ بوو بۆ تۆ حەزت لە پاسکیلە باشە با بزانین ئەم هاوڕێت جلی عسکەری لەبەرایە بزانین حەزت لە جلی عسکەریە باشە تۆ بەتەمای لە داهاتووە ببێ بە پێشمەرگە ئەمە چییە ئەم نەژمە شتانە چیە لەسەر شانێ باشە تۆ پێم بڵە بزانم کە یەک تێرە چیەکەی لە ناوم باخێ زەردەلووەکەی حەزت لە زەردەلووە باشە حەزت لە شەکرەسێەوە یا زەردەلوو باشە ئەی تۆ با بزانم جلی کوردی لەبەر کردووە ئەڵی جێژنە ماشەڵڵا نەوەڵاوی منەباخ کشمانجل کوردیەکەی بەمە ئایا ئەو نە جلی عسکەری لەبەرە ئەوە یانەجیایە بە ئەو وەرخۆی حەزیان لەو شتانە باشە ئەی تۆ حەزت لە چییە بۆ کوچی چوزانم لە شەکرەسێ و لە زەردەلوو وەڵی شەکرەسێ خۆشترە باشە حەزت لە ناوباخە کاتیتە ناوباخ چیەکەیت وەڵی با خۆمان وەکو بێژی با خۆمان ئاو باخکاری ئەی جۆلان شتین نییە با هەیمانەیەکێ بچووکمانەیە ئەچێ بچووک باشە ئەچیتە سەر جۆلانەکە بۆ دانیشتن ئاواز بۆ یاریشتنە تۆ وەرن نزیکی من حاجی خوا قوتت خوابتکە یاخوا خوا دەوامت بووە ڕەحمە لە باوک و دایکتان یاخواوە خێر بێن بەسەر چاو سپاس دەکەین سەلامەت بیاخوا با بزانین خەریکی چی ئێستا وەڵڵاهی کاکە براگیان خەریک ئەم دەغەڕ و دان و ناوباخ و ئیتر هەروان خەلە و دان و زەردەلووی و هەنار و ئەمانم چەندێت دڵی خۆشە بە باخەکە باسی مەکە باسی هەم مەکە ڕۆژە نێمە ئەم شوێنە و نێمە ئەم ناوباخە دنیام لە دەستێ گوزرانم نایە باشە تۆ پێم بڵێ ئەگەر خوا نەخواستە باخەکە بفرۆشن تۆ چی لێ وەڵی باخەکە هەتا مامە نایفرۆشم لەوەلاش کە مردم در کوڕ خۆی زانێ فرۆشێ نایفرۆشێ هەرچی وەراکە خۆی زانی ئەرە وەڵا ئێستا ڕۆژانە هەموو ڕۆژەیەیت بۆ ئێرە کاکە دوو ڕۆژجارێ ڕۆژ نەڕۆژە دوو ڕۆژجار دەور تقریبان دەور 100 دوێنم 70 دوێنم 80 دوێنم مرکم ێرێ دامەوە فەلاح ساڵانێ دەمە 7 ملیۆن حەی دەمە 6 ملیۆن دەمە 7 ملیۆن دەمە 8 ملیۆن ئیدە ساڵ هەیە ساڵی دەمە مەڕەزا ئیدر وە 8 ملیۆن 7 ملیۆن و 6 ملیۆن لەوەم زەمانە ئیدەمە ساڵ زانی ساڵ ساڵ دامەوە 6 ملیۆن الحەمدولێ دەمە 8 ملیۆن خوای گەورە ڕزقە بە ئینشاء یاخوا ڕزقە بە وڵای در پەنامان بەخوای تر کابرا و دیپەن 6 فەلاحمەیە ساڵێ 6 مەیە ساڵێ 2 مەیە ساڵێ 2 فەلاحمەیە بزانم چێ باخەکەی ناشتووە ئەم درەختان خۆمنا ئەرێ وەڵڵا شکر ئاو شتیش باشە ئەم ساڵ چی ئاومەیە شکر ئاو باش ئەوە قاپیم کردێ 2 قاپی 3 قاپیم کردی ئاو باشمەیە جوۆی باشمەیە ئەم کۆبری ڕێوبانە گشتی خۆم کردمە
ئەو کۆبرێگەی لە کەلاوەکەتی خۆی و عباس خۆم و عباس کوڕم و هەمزەی کوڕم ئاسنمان بۆی ئەو تەرێک عامێکمان کرد خوا خێرتان بنووسێ وڵە کاکە خوا ڕستتان واو کە یاخوا جواب ماندوو نەبی عافت بابزانی سەبارەت بە ئاوەدانی لە گوڵهچۆ بزانین ئاوەدانی چۆنە بەرەو ئاوەدانیە خوانە خواستە بەرەو چۆڵیە خەڵک با بڵێن ئاواکی خۆشەوێ مڵک و ماڵی خۆشەوێ خەڵک ینی زیاتر گرنگی بە ئاوەدانی مڵک و ماڵ و خانولانادا بەخێرنە سەر چاو بەداخەوە کڵۆجۆ شتێکی زۆر گەورەمان بۆ کراوە ئەوەی کە بۆ ئێمە کراوە ڕەنگە زیادە ڕەویتیانە بێ بڵێن بۆ هیچ شوێنێکی تر نەکراوە بەڵام هۆکارەکەی خۆمانین بەداخەوە ئەوەی کە ئەرکی حکوومەت بێ وەکو حکوومەتی پێشووتر ئیدارەی سلێمانی بڵێن قسووری نەکردە بۆ ئێمە شتێکی کرد بۆ هیچ شوێنێک نەکرا کەم و کوڕی هەیە بەڵام ئەوەی کە کرا بۆ ئێمە چیان بۆ کردن با بزانین نەڕووی ئاوەدانیوە تەقسیریان نەکرد ئاوەدانی چییە تۆ حکوومەت هاوکاری مادی و معنەوی تەکات تۆ نایە تۆ خۆت ئاوەدانی کەی تۆ عەتەبی حکوومەت لەکوێیە تۆ وەرە شوێنەکەی خۆت ئاوەدانەوەکە با منش هاوکارت بوو حکوومەت 600 خانووی بۆ ئێمە کردووە جێی دەستخۆشی بوو جێی دەستخۆشیە کۆمەڵێکمان هاتۆ و دواتر گەڕاینەوە من یەکێک لەوانە بووم 5 ساڵ 4 ساڵ 8 مانگ لێرە بووم دواتر گەڕام بۆ کەلار نهاتۆ خەڵکەکە ناتومش مەجبورم گەڕامەوە بۆ ئێوە چکەم خۆتەزانی ئەم ناوچە ئەمە پێش 16 ئۆکتۆبەر با بڵین ئیتر ئەم بە مروری زەمان خەڵکەکە گەڕاوە تقریبان ئەوەی کە خەڵکی کڵۆجۆی نیشتێجی کڵۆجۆی ئەسڵی کڵۆجۆ بێ تقریبان 100 ماڵێکی تایە بەڵام خەڵکی غەیرە کڵۆجۆیی بڵێ عەرەب یاخود کوردی سنوورەکانی تر هاتوون لێرە باشە خەڵکیکی باشی تایە باشە یەکێک لە هۆکارەکانی مانەوە ئەوەیە کە ئەو کەسانی کە لێرن مەشغڵەتێکیان نەبێ واتە ژیانم بە شێوەیەک لە شێوەکان بە شتێکەوە بێ ئەو وەکو وتم ژیانم بەڕێوە بچێ وهروەها خەڵکیی بێ ئیش نەبن چووکە جار وایە بێ ئیشیش خەڵک ڕاوەنێ ئایا لە کوڵەجۆ ئیش و کارەوەنە هەیە کە خەڵک گەر بمێنێتەوە نزیکی 600 ماڵ توزان 800 ماڵ ئەوانە ینی بەڕاستی ینی شوێنەکە ئاسان نییە ژیانکردن بۆ 800 ماڵ ئێوە ئیش و کار و ئەوانەتان چییە چۆن ئەتوان مەسەلەن بۆ منەگەر لە کوڵەجۆ بمێنەوە بە چی ئەژین خۆی ئیش لەوانەیە دابەشکەین بەسەر سێ جۆرە ئیشە ئیشی فەلاحی جوتیاری بەشێکیانە بەشێکیان ئەوەیە کە تۆ ئەوەکو عالەمە دوکانداربی بەداخەوە ئێمە دوکانمان نییە ئەوەی کە بڵێن کۆمەڵە خەڵکی گەنجی یاخود ماڵی بێ ئیش کرد لەمە نەبوونی دوکان بوو بەداخەوە شارەوانی لە کاتی خۆیان و لە کاتی دروستکردنی خانوەکانە ئەوانەیە لەگەڵیان نەکرد چکەم ئەوە هەنگاوێکی باشتر بوو بۆ ئەوەی خەڵکەکە تۆمۆحی زیاتر بێ ئەوەیە بوو و بەشێ ترشی ئیش ئەوەی کە مۆزەفە وەزیفەی حکوومەتی هەیە ڕۆژانە چێتە سەر ئیش و کاری خۆی ئەوە هیچ گرفتمان لێ نیە حکوومەت ئەوەی کە دام و دەستگای حکوومەت بێ لێرە هەیە ئیتر هەموو دام و دەستگاکانی حکوومەت لێرە هەیە ئیتر خەڵکیش زۆربەی زۆر ئەمڕۆ وتمان دوکانداری نییە زۆر کەمە ئەوەی کە هەیە کۆمەڵی خەڵکی شوێنەکان ترە لێر دوکانیان کردە ناو کەپری بچووک بچووکە کردویانە بەڵام وەکو باغداری و فەلاحەت و ئەوانە فەلاحەتیە باشمانەیە ئەم وڵاتە یعنی بەقەدەر نەوتەکە مهمە
بە تایبەت ئەم سنووری زەنگاوات کاتی خۆی جەنابی مامجلال بەڕەحمەت بێ ئەیوت زەنگاوات بەدەستمانەوە بێ هەموو نیوەی کورسانە ژێنیە ئێکا کە زەنگاوات نازام لەکوێوە دەست پێ بگە ئەوەی کە میوەهات بێ لەم سنوور هەیە هەر لە هەنار و تەماتە و شامی و پرتەقاڵ و لیوم و نارنج و باخی گەورە و خورما و هەموو دار و درەختێکی تایە ئەم سنوورە با پرسیاری باخر لێ بکەم تۆ بە بڵێن گەنجێکی با بزانم تۆ گرنگیت بە باخ و باختاری داوە ئێستا تۆ ماڵت لە کەلارە باشە چۆن لە کەلارەوە گەر مەسەرەن باخت هەبێت لێرە چۆن هاتو چۆکەی چۆن باخەکە خزمەتەکەی وڵی خزمەتەکەی چییە خزمەتەکەی مەوسمێ دوو جار پاکەکردنەوەی گەرەکە ڕۆژانەیش دەستی تایە ئاودانی و ئەوانە هەفتەیە ڕۆژە دوو ڕۆژ ئاوی گەرەکە هەفتە ڕۆژە دوو ڕۆژەکە دێنێ ئێرە پاکێکەکەین و ئاوێ دەین و ئەوەی کە پێویست بە دەرمان بێ سەمات بێ لێ دێنەوانەی تیا هەیەتر سپاس بۆخوا باشین حەمد و سەنا بۆخوا نەمانێڵاوە سنوورەکە بە حکمی ئەوەی ناوچەیەکی گەرمە بەڵام سپاس بۆخوا خەڵکەکەی خەڵکیی بەغیرەتن کۆمەڵی خەڵکی باش بە شەو لێرەیە خەڵکیکی خۆبەخش و جگەلەوە پێشمەرگەی باشمانەیە ئاسایشی باشمانەیە ناوچەکە جگای مەترسیە ئەکی جێگای مەترسیە چکەم سنوور چکەم تۆ سنوور بۆ خۆتان پێشتر بینیوتانە تەقینەوەی تیا بووە خەڵکمانیان لێ شەهید کردووە بەڵام بەرحاڵ سپاس بۆخوا باشین ئێستا منتەقەکە زۆر باشە چاوەڕێی باشتریشی لێکەین دەیخوای گەورە سەلامەتە عزیزی مامۆستا سەلام عەلیکم بەخێر یاخۆ سەرچاوم زۆر سپاس دەکەین مەمنونین ئێستا ئێوە لە ناو باخەیە چیەکەن ئێمە ئیسا حالیان مکافحەی هەنارەکەین ینی دەرمانە ڕشێنن ڕژێنی هەنارەکە لە پاش گۆڵکردن تاوەکو 25 ڕۆژ ئەوەی گردەکانی یاکو نیوێلکەی لێ هات ئەبێ مکافحەی بکەین وەم دەرمانە ئەیشۆریتەوە ئەتر هەر حەشاراتێک بێت یەکسەر یا ئەمرێ یا ڕەوە کاچی ینی ئەبێ لەم کاتە بێت ئەمە باشترە لەمە بەس ئەمە سەریاچوە بەس ئەمە سەتازی پێگەی باش ئەچێتەوە ئەموو هەرچی حەشەراتی بێ ئەو دەرمانە یەکسەری کوژی فاسیەکەتە ئەڕۆ ئەگە ئەم باخە کردی ئەو کە نێکرد قیمەتی نیە ئەبێ دراوسەکەش بیکە ئەتر هەمویان کۆ بنەژێ ئەم باخە مکافحەی هەیە ڕۆن بۆ شوێنتر دوای 25 ڕۆژ یاوەکو 25 ڕۆژ تاوەکو 7 ڕۆژ دووبارەیەکەینەوە پێجن ئیعادە هەیەک بابەری نەکەوتوە یا لە شوێنەتر و هاتوێت ئیعادەت لێداوە ئەتر مەستەحیل لە ئەم باخە حەشەرات هەناری زۆر باشە ئەوە وتمان درەختەکەت ڕشان ئیتر تەوا ئەوی خوارەوەی ئەرزەکەی خۆ ئەرزەکەی هەمووی ئاوشێکێکی خۆمەش بێژ ئاوڕشە پرشان پرجە هاوی لێدەی لەبەرەی زۆربەی گەرە هارویە خەوتنە باشە هەرە و دەرمانەی کە سەرەوەی درەختەکەی پێ ئەپژێنی هەر خوارەوەشی هەر بەو دەرمان سێ دەرمانە دەرمانی فطریات تێژە لەناوە هەنارەکە شەقە باخۆی پێشەوەی بگەیە هەنا دەرمانی ترش پێ ئەگەنێت خیاس ڕۆمان پێژن دەرمانی ترش پێژن شۆکەی پێژن ئەم شیرینە ئەم گڵا ئەخوا ئەوە خواردێتی ئەم سێ دەرمانەوەی کە تێکەڵێکن لەگەڵ زەخۆ ماتۆڕە مەلەیەکام لێ دێنەوە ئەچینەوە 15 ڕۆژ دێنەوە ئەی باشە ئەبێ لە کاتی بڵێن بەیانیان زووە بێ لە کاتی گەرمایە بێ زۆربەی کات عسر چاکە لەبەرەوەی هەموو حەشەراتێک ئەڕۆن بۆ سوورخواردن جەولاکەن شەو دێن و ئەخەون بەس ئێمەش چارمانی و کەس ناڵ قسەمان ناکە ناچەری بە ڕۆژ بکەین گەرمە لەبەر گەرماکە لەشتان ساغ بێ ئەگە عسر بکە دەرەجەکە ئێستێج بکێت تقریبا لە 160 کوژە بەس عسر بیگە شەو بێتە ملیا لە 190 کوژی هەموو زستانێک مانگ 12 بۆ یەک لە 20 یەکرە کوتای بێ ئەلە مرۆ ئەسپارێکن تاوی ئەسپارێکن لە دوای ئەسپارەکە بە تەلێرە پەینی بۆیانین و کرەکار
5 عربانەی دەسی لەگەڵ خۆمانێن باشە ئەو پێینە ئی ئاژەڵە تەبان ئاژەڵی هین منتەقەی دەیمش لەبەری ئاوی دەغڵی تایە بەستە دەیم بەس پوش و کاکەیە یعنی وەلحەسەڵ ئێوە بێ بۆ تەنانەت پێین ئاژەڵیش بچنە ئەو شوێنانەی کە دێمە و شوێنی ئاودار نیە حیوانی ئاوی دەغڵی ئاویخوا هەمووی بە دەجەردا بەسیم بژار ئابژار بەڵام هین دایم زۆر پاک و جوانە بە چەند ساڵە بێ جارێک ئاو ئەمە دوو لە سەرسیە ئیسە ساڵ کردومە ساڵە دیش نایکەم دووش نایکەم ئەمێنێ تۆ بەس پێینی هین بەکارێنی حیوان سەماد و ئەو سەماد نەوەڵە سەماد ئێمە تەجروبە بگە سەماد عمری 45 یا 50 شەوە دواسە نامێنە ئەمە دوای 3 ساڵ ئەمە خەمە پشتەوە تازێتی خەم زۆر باشە بەڵام تۆ هەر درەختەکان بەهێز ناکە ئەو جیاش بەهێزەکە کە لە ناوێتی ئەبێ بە دەرمان هینێکە یا جاڕنیەکە مامۆسەگیان یەک دە خەلا بکەیتەوە ئەمە سێبەرە تامان هەشت نای لێ هەنار خۆر لێویدا لە دەی هەش 15 پێڵێن پایزە پاکۆکردن کەیتنە پاییز کامل پاکێکن لە پشتەدایانی ئەم جیاچی پێڵەن کاڕوشە ئەمە پێژن هەرێز و هەلیت لای مەشهورە زۆربەی هەلیێز و هەلی دێتریش لای ئەمە بۆ هەنارەکان قانجازی سێبەرە بالفعل ئەم وە شەو ڕوتوبەکە لە چێوە لای ئەو خۆر دەرچوو ئەیدات هەنارەکە دیگەرمای ناوێت پێسێ ڕق ناوێت پێسێن لە نرمی مێنێتە ئەوکەی هەنارشەکە لە سێبەرە بێ دەرەجەیەکە لەبەر خۆر بێ هیچ نییە باشە سێرم کرد لە ناو باخەکەیە ئەنواعی میوە هەیە یان بەڵێن ئەنواعی درەخت هەتا چناری تایە ئەوەی تایە ئێمە پێستەرە سەرەتا باخمان دروست کرد وتا چنار هەمومان کرد چنان مەبڕیوە لۆریە دوو سێتی لێرەگەشتمان برێت فرۆشتیان ئیسەماوە بەس داری بەردار ئێستا لەم باخی منە دار نییە بێبەر بێ باشە بابزانم تۆ درەختێکی ناو باخەکە زۆر خۆشەوێت من خورما بەڕاستی نعمەتبارەکە دەرەجەیەکشە تۆ خورما بابزانی ناشتنی لێرە لەم منتیقەیە شوێنێکە نەجاحەتێنە دەرەجەیەکە تەموز نابێ من تەموز دەگە براکەمان لەورە هەڵم کەندە لێ نامە ئیسە بەریگردە باشە ئەو زیانی زۆر پێیەگە حەشەراتی زۆرە حەشەراتی زۆر ئەمەندەقەی ئێمە شرینە و ئەو شرین شۆر نییە ئەچێ بۆ لە گیا خۆرماگە شرینە ینی ئاوەکەی شۆر نییە سوێر نییە شیرینە کرم دروستەکە و کرمم دەرکەوتی ئەوم پێڵە کرمی حەفارە هەرە باندارە خۆرماکە چووە لە ناوە چوو بۆ ژێر وەرتر لەلکە بەشکەون لا ناکەوت بەسەگە دەرمانی بکە ئیکوژێ چ جۆرە خورمایەک لێرە زۆر زادی دەرەجەیەکە خوربای زادی هەمووشکە هەم شلیشە هەم یەک جارێک چێ سەرەوە ئەگەر دوو جا بچێ سەرەوە زۆرەکە کرێگار دوو جا بچێ سەرەوە 2000 بەڵام زیادی یەک جار ئەی بڕووی خێدەمان لایلۆ نەیفرۆشی مامۆستا قسەیەکە کرد بەلامەوە سیر بوو ئەمە ئەڵەی داچی قۆخە داکی قۆخە بیانی چۆن داکی قۆخەم موتوربە کراوە بە قەیسی چاوی قەیسیان ئەورە داین لە قۆخە ینی لە ئەسڵا خۆی درەختەکە قۆخە بەس کراوە بە قەیسی کراوە بە قەیسی تەبی ئەزەردۆلەکەش یەکسەر ئەسڵەکەی وەرەگرای قسەکەی دایک چییە قۆخەکەی کەواتە تێکەڵە لە دوو جنس جنسی قەیسی و جنسی قۆخیش ڕقا بە ئاسانی باو تەرزۆبارە نێکەسا ئێستا ئەمە ڕقا یانی ئێستا پێ نەگەیوە یەکی شش یانی ئێستا شیرینی تێنەگەڕاوە نیە ترشەیەوە ترش هەتا مەعود خۆی نەبێ شیرین مامۆستا ئەم درەختە ساڵانە هەموو ساڵێک وەکو یەک بەرەگرەیە مەسان ساڵێک کەم و ساڵێک تەجروبەم کردە ئەمە 20 ساڵە هەموو ساڵ هەر ئاواگرێ ڕەفیقان ترشی هەر تۆزیەگەرنەوە نامێنێت مەمەسا لە زۆر منتیقە قەیسی هەیە نەخۆشیی زۆر ئەڵەن درەختێکی ناسکە کرم زوو لێدا زووشکە بێت تۆڵی ئەمە تەمەنی 20 ساڵە باشە چۆن بتوانین قەیسی تەمەنی زۆرکەی وڵای ئەلێمە بنی باش بێبەرگەی بۆ جنسێکە پێژن ئەمە جنسێکە پێژن ئەوەی ئەوە زنجیر ئیسرائیلی ئەوەشە مهمە ئەوەشە ناکەوێت حەزش ها لە خۆرەتەوە هەتا سێبەر بێ ئەو هیچ ناگری ئەو من بۆ لێرە نامە لای دیوارەکەی بۆ پڕ خۆرەگری خۆری بیانان و خۆری ئێواران تۆ ئێستا ئەزانی چەند جۆر درەختت هەیە لە ناوباخەکە ئەرە وڵاق خورمامەیە قەیسیمەیە هەنار بە دەرەجەیەک سندیم هەیە پرتەقاڵم هەیە نارنجشمەیە دەخوای گەورە بەرەکەت داریکە ئینشاءڵڵا بەخێر سپاس دەکەین
مامۆستای برایم با لە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێرە پێڵن کوڵەجۆ یا پێڵن گوڵەجۆ بە هەر حاڵ ئەو دوو ناوە شایعە یعنی واتە ئەو دوو ناوە هەردووچی ئەهێنرێ بەس با بزانین جارێ ئەو دوو ناوە کامیان ڕاستە کوڵەجۆ ڕاستە یا گوڵەجۆ ڕاستە اینجا ئەو ناوە لە چیشەوە هاتووە بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕاستی ئەمە دوو بۆ چوونە گوڵەجۆ واتە گوڵی جۆ کوڵەجۆ واتە کورتە جۆگە بەڵام ئەسڵەکەی لە کورتە جۆگەوە هاتە بەپێی ئەو سەرچاوانە کە لە بەردەستمانایە لە سەردەمی زووە باز کراوە کورتە جۆگە لە بە زمانی گەرمیانی خۆمان کورت یاواتە کوڵ جۆگەش پێمانەوت جۆوە ئیتر ئەم کورتە جۆوە بوو بە کوڵەجۆ ئەم کوڵەجۆیە بەو ناوە هاتووە کە جۆگەکانی کورتە لە سەرچاوی سیروانەوە کۆمەڵێ ئاومان هەیە لە سەرچاوەکەی کە ئاوی سیروانە دێتە کوڵەجۆوە هەمووی لە ناوچەی کوڵۆجۆوە بنبەر دەبێ ینی تر ناچێتە شوێنێکی تر تەنها چەند جۆگەیەکی گەورەمان نەبێ وەکو مەشروعی قەرەتەپە و کەشکەوڵ و مەینەتاوە و مەشروعی کۆرکز ئەمانە کە ئەچێتە دەرەوەی کوڵەجۆوە باقی ئەو جۆگەکانی تر هەمووی لە ناوچەی کوڵەجۆوە بڵاوە پێەکە وەکو کڵان و جەوشانی و یارنی خۆ ئەم جۆگە ئاوانەی جۆگەی کوڵەجۆ و کولیایی و دلێم و فەدعام و ئەمانە جۆگە ئاوەکانی کوڵەجۆیەکەوە بە درێژایی ناو کوڵەجۆ بە پارچەکانی کوڵەجۆ کە دابش کراوە بۆ مەقاتعی دەی کوڵەجۆ لەو مەقاتعی دەی کوڵەجۆیشە بە شێوەیەکی ئیسلاح زراعی کە مەقاتعی دەی کوڵەجۆ چەند پارچەیەکی لێ بۆتەوە هەر مەقاتعەیەکی کە ئەو جۆگە ئاوانەی بۆ ڕۆ ناوی خۆی هەیە زۆر باشە با بزانم ئەی بە شێوێکی هەر ینی زۆر قوڵ و تەفاسیلە بەس بازانین مێژووی دروستبوونی یاخود ئاوادان بوونەوەی کوڵەجۆ لەکەی بۆ ینی تاریخەکەی دیارە تاریخی کوڵەجۆ کە وەکو سەرچاوە مێژوویەکان لە سەردەمی عوسمانلیە 500 ساڵ پێش ئێستا بە سەنجق بووە سەنجقی زەنداباد بووە ئەم سەنجقی زەندابادە ماوەتەوە ئیترکەوە هەر بەو شێوەیە ئاوەدانی تیا بووە بەڵام کوڵەجۆ ئەم کوڵەجۆی خۆمانە ئەمە دی کوڵەجۆی کۆنە کاتی خۆی لە ئیرانیشتە دەبوونە لە ساڵی حوسەتەکان و هەشسەتەکان و بەدواوە هەتاوەکو 1949 چوونە ئەو جادە کە ئێستا کوڵەجۆی تازەی تایە کە ئێستا ئەو ماڵانی لەسەر کراوە ئەو جادەیەکەوە ئێستا کراوە بە ئینە لە کاتی خۆی لە ساڵی 1940ەوە دەستی پێ کردە تاوەکو ناوڕاستی پەنجاکان ئەو جادەی جەلەولا و دەربەنی خانە دروست کرا ئەم کوڵەجۆیە لە ساڵی 49 زۆربەی خەڵکەکەی کە چوون لەوێ ئیتر نیشتەجێ بوون لەوێ کە بووە سەرچاوەیەکی هەمیشە کوڵەجۆ شارەدیەی زەنگاوات بوو باشە ئەجاوە با لەسەر زەنگاوات و زەنگ ئابادیش قسە بکەین بڵێ مەبەست چییە مەبەست ئەوەیە کە زەند ئاوادانیان کردوەوە یاخود ئەم ناوچە زەمنشینە چکڵە هەم بەڵەن زەنگاوات هەمەڵەن زەنداباد وایە زەنداباد بە پێی سەرچاوە مێژوویەکان لە شەرەفخانی بەدلیسی شەرەفخانی بەدلیسی محەممەد ئەمین زەگیبەگ حوسێن حوزنی مکریانی ئەو سەرچاوانە باس لەوەکەن زەند ئابادە تەنانەت شەرەفخانی بەدلیسی ئەڵێ زەنگ ئاوە دوای ئەڵێ زەند ئاوە زەند ئاوە واتە ئەمە زەند ئاوای کردوێتەوە ئیتر بە زمانی بە پیر ڕۆژگار گۆڕاوە وتە زەناوە زەنگاوات ئەم زەنگاواتی لێ دروست بوو بەڵام ئەو زەنگاواتە نییە بڵێن هەر زەنی تایە زەنەکانێمە و ئێستا لەگەڵ هەموو عشرەتەکانە تەباین و هەمووشیان لەگەڵ خۆمان ئاوەدانیان دەستی ئاوەدانیان بووە بۆ نمونە لەگەڵ زەن و زەنگنا پاڵانی جاف گێژ ئەمانە لە کوڵۆجۆ ژیانە وەکو براو هیچ فەرقێکیان نەبوو و تەنانەت لە ئاوەدانیش دەستی باڵایان هەبوو لەگەڵ زەندەکانە هیچ ئەو فەرقیانە نەکردووە ئەی بابزانانی لەگەڵ ئەم کللتورە یاخۆ با بڵێن ئەم سنوورە نزیکە بە ئەوەی کە پێگوترێ بە کللتوری عەرەبی یاخۆت نزیکە بە هەندێک ئاوایی عەرەبی لێرە بۆ خوارەوە دیا لە ئەوانە دەست پێەکە بابزانین لەگەڵ عەرەبە مەسەلەن بۆن منە برایەتی و چوزانم هاو کللتوری و اینجا ژن و ژنخوازی و ئەوانە هەیە دروست بووە چونکە بەهۆی ئەوەی ئەمە زۆر تەماسی نزیکین لە دیەک عەرەبەکانی تەنیشتمانەوە هەرچەنە ئەو دیانە عەرەبی ڕەسەنیان تایە بەڵام عەرەبی ڕەسەنی کەمە هەمووی تعریبە زۆربەیان تعریبن
بۆ نمونە دەشتی شێخباوە پاڵانی و خزمانی پاڵانی بوو لە ساڵی 75ەوە دەربەدەر کران و بۆ ڕوومادی و بۆ فەلوجە و بۆ ئەو شوێنانە گواستنەوە هەمووی عەرەبیان هێناوە شوێنەکانیان بەڵام ئێمە هەر لەگەڵ پاڵانی و لەگەڵ جاف و لەگەڵ گێژ و لەگەڵ زەنگنە و هەمومان تێکەڵ بووینە ئەوان کە گۆزرانەتەوە عەرەبەکان هاتوون ئیتر ئەو عەرەبانەشە وەکو دراوسێتەوە ماوەی زیاتر لە 20 ساڵ پێکەوە بژێت هەر ئەو تێکڵاوە دروست ئەبێ بە حکمی زەمن ئەو تێکڵاوە دروست بوو بەڵام هەر تەبان کاتی خۆی کە کلۆژۆ لە ساڵی بە مەرسومی جمهوری 49 ژمارە 601 لە 25 دەی 72 کلۆجو بوو بە ناحیە ناحیەکە بە ناوی کۆکزەوە دروستکە کۆکز دیەکە لە تەنیشتی کلۆژەوە کامیشە ڕۆژە لە ڕۆژانە ناحیە لەوێ نیشتەجێ نەبووە چونکە ئێرە سەرجادە بووە ئاوەدانی بووە شارێکی دیەکی گەورە بووە و چۆن ئەڵێم شارە دیەک بووە لە ناوچەکەدا هەمیشە لێرابوونە مرکزی پۆلیسی تیا بووە لەوێ ناحیەکانیش لێرا نیشتەجێ بوون و وردە دایرەکان دەستی پێکردووە لە کلۆجوهین بوو بە شێو ئەو پەیوەندیەش لەگەڵ عەرەبەکانە هەر بە هەمان شێوە ئەو پەیوەندیە بووە بەڵام زۆر نەچۆتە بۆ نمونە ئێستا بچیتە هەر سەر هەر پارچە زەویەک هەر زەرعاتێک سیرەکەی کۆمەڵە عەرەب لەوێ کرێکاریەک نزیکەوانی هەستیشەکەی هینەکان زۆر نزیکە ینی کە سەیری هەماهەنگی و شێوازی قسەکردن و ئەوانەکەی هەستەکەی کە زۆر دەڵی خزمە بەڵێ زۆر ڕاستە لەبەر نزیکەکەی تۆ من ئەوە باسەکەم لە 75ەوە ئەو دیانە بوو بە عەرەب نشین کە و خزمانی پاڵانی لەوە نەماتر بوو بە عەرەب نشین عەرەبەکانیش زۆر نزیکن کاتی خۆی پاڵانیەکان بوو لە دەی قەڵا و تەپە شەرم و تەپە سپی و شێخباوە و ئەتاوەکو عەلۆش و بۆتە سلێمان وەها بوو ناوی شێخباوە و ئیسلاح و کەوا ناوی دەکانیان گۆڕی ئەمانە هەمووی کوردنشین بوو باشە با پرسیار بکەیم ناحیەکە ئەو مەرسومەی بۆی دەرچوو بە ناوی کۆکزەوەی کۆکزیش گوندێکە لە سەر بە گوڵەجۆ بەڵام ناحیەکە بە هەمیشەی لە گوڵەجۆ بووە ئێستا زۆر جارکاڵن ناحیە گوڵەجۆ باشە بۆچی بە مەرسومەکە یاخود با بڵێن لە ڕووی ئیداریەوە کۆکز ناحیە بەڵام لە ڕووی عەمەلیەوە هەمیشە مەسەن گوڵەجۆ ناحیە بوو کاتی خۆی بە بۆچوونی خۆم ئەوەی کەوا من تێبینیم کرد بێ کلۆجۆ شوێنێکی دوورە دەست بووە ناو باغ بووە هەمیشە حکومت حەزی نەکردووە دایرەکان لێران نزیکاتەوە بردوێتی لە دەی کلۆجۆ لە دەی کۆکزدایان نییە بەو خەیاڵی خۆیە بەڵام سەرکەوتو نەبوو تایە موفق نەبووەوە هەر ناوەکە بۆەوە بوو بەڵام هەمیشە ناحێکە لە کلۆجۆ دانیشت و دام و دەستگا و دایرەکانیان هەر لە کلۆجۆ بوو باشە ئێستا با بزانین وەسعی گوڵەجۆ ناحیە یاخود بڵێن ئەوەی کە بڵێن ناحیە کۆکز ئێستا گەر بڵێ گوڵەجۆ بێ بڵێ سەر بە ناحیە کۆکز بڵێ یعنی ئێستا با بزانین دەیەکە وەزعی چۆنە با بڵێن شارە دەیەکە وەزعی چۆنە ئێستا ڕوو لە ئاوەدانیە ما بڵێن خەڵکەکە وەلایەن بۆ گوڵەجۆ چۆنە باخ و باخاتیان ئاوادانە مەسەلەن دەیەکە بە شێوەیەکی گشتی بۆ خۆی ڕوو لە ئاوەدانیە ڕوو لە چۆڵیە من حەزەکەم تۆزێ ئەگەر بتوانم بڕۆمە پێشەوە چونکە کاتی ئاوەدانکردنەوەی کلۆجۆ هەمیشە پێشەنگی شۆڕشەکان بووە چ لە شۆڕشی ئەیلولەوە گوڵانەوە شۆڕشی نوێەوە هەمیشە پێشەنگ بووە لەوە جا بەهۆی ئەوە چەند جارێک ڕووخان و کاولکاری بەسەرا هاتووە بۆ نمونە لە ساڵی 1970 لە 5/1970 کلۆجۆ تووشی ئەو ماڕوخان نەبوو هەرچەنە لە مانگی سێوە ناوچەکانی تر دەستی پێکرد بە ماڵڕوخان و گواستنەوەی خەڵکەکەی بۆ کۆمەڵگە زۆرە ملیەکانی سموود کە ئێستا ناحی ڕزگاریە بەوێهین بوون لە 1970 کلۆجۆ تووشی ئەو ماڕوخان نەبوو دیوێکیان ڕوخان بۆ ساڵێکی دواتر دیوێکی تریان بە ناوی محەڕەمەی جادەوە ئەو دیوێشان ڕوخان تەنها پارچەیەکی بچووک لە دی کلۆجۆ ماوە هەتاوەکو نەوەتویەک یعنی پاش 2 ساڵ لە نەوەتویەکەوەتر هەموو بە تەواوی کاول بوو وێران بوو هیچ نەما لەیرا نەماوە هەتاوەکو تا ڕوخانی ڕژێم تاوەکو 2003 ئەنجا دیسانەوە ئاوەدان بووەوە ئاوەدان بووە خەڵکی هاتە سەر ئەرز و ئاوی خۆی دەستیان کرد بە بژانەوەی باخ و بێستان و ئەرز و ئاوی خۆیانیان بەکاری هێنا و بەروبوومێکی باشی بوو کاتی خۆشی چەند جارێک وتومانە کلۆجۆ ئەگەر کاتی خۆی
لە گرانەکە لە 91 زۆر گرانی بوو وتمان ئەگەر کڵۆژۆ ببوژێتەوە ئەتوانێت بەروبوومی ناوچەکەی گەرمیان بباتە ڕێەوە چونکە شوێنێکی بە پیت و بە بەرەکەت و بە کشت و کاڵیە بەو شێوە تووشی ڕوخان بووە تا 91 لە 91 تر کەس نەما چۆڵ بووەوە لە 2003 دیسانەوە خەڵگەڕایەوە بۆ شوێن و ماڵ و ملکی خۆی دوایی لە 2010 بڕیاری دروستکردنی خان و دەرچوو خان و خۆجێیی بۆ خەڵکی دەی کڵۆژۆ 600 ماڵیان دروست کرد و چەند ماڵێکی تریش بۆ دەوایرەکان بۆ تقریبان چووە 620 ماڵ چەند خانوویەکی تریشمان هەبوو نزیکەی 640 ماڵ لە کڵۆجووە دروست کرا ئێستا ئەو 600 ماڵە هەمووی هەرێکە ماڵی خۆیەتی چونکە کاتی خۆی کڵۆژۆ ڕەنگە 600 کەمتر بێ بەڵام بەهۆی ژن و ژن هاوردن و کوڕیان گەورە بۆ دوای 20 ساڵ ئەو هینیانە ئەوە دەست هینان پێکرد ئاوەدان بووەوە و فراوان بووە بوو بەو با یەک پرسیاریش بەس ئەگەر بە کورتی بتوانانی وەڵام بیتەوە لەسەر ئەم کەلاوەیە کە ئێستا مەسەرم بۆن منە ئێمە لێی وەستاوین ئەگە سێری شێوازەکەیەکەی و پێکاتەکەیەکەی لە شێوازی ساسانیەکانە چێ ینی ئەمە بە جۆرە لە جۆرەکانم جۆرە دیزین کردن و ئێنە زۆرتر ئێرانیە بە ئەوە بڵین ئێرانی قەدیم ئەمە مێژوکەی بۆ کێ گەڕێتەوە فعلەن ئەمە شوێنەواری ساسانیەکانی پێوە دیارە ینی با بڵین ئەوان ینی بگەرت مێژوکە زۆر کۆنیش نەبێ بابزانانی شوێنەواری ئەوان بە ئێرەوە هەیە شوێنەواری ساسانیەکان ڕەنگە دوور بێ بۆ ئەم خانووە ساسانیەکان کاتی خۆی ئێمە لە دوای چەند جارێک لژنەی شوێنەواری ناسمانە ناوە و خۆم لەگەڵیانە بووە ئەم کاتە کاک کەمال نووری معروف این بوو لەگەڵ کاک حەسەن عەلی سەلیمە هاتوون لێرە ئەو شوێنەوارانەمانە پشکنین کردووە کە ئەگەڕێتەوە ئەو کەرەستەکانی بۆ سەردەمی ساسانیەکان بەڵام ئەم خانووە خۆی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی 1800ەکان ناوڕاستی 1800ەکان لە سەردەمی مەلادەریۆش و کوێخاغانی و ئەوما هین کراوە جا ئەو خشتەی هی ئەیرانیە ئەو خشتە لە خشتی خشتکەن هێنراوە شوێنەوارێکی کۆنە لە خواری کڵۆجەوە کە باسەکەن و ئەو شارێکیش لەسرە مەرحوم شێخ ئەحمەد باسیەکە لە خشتی خشتکەنم پرسی بناغی قەسری کەی فەرمووی زەند و بابانە پرسی یا سەلاحەدینی دنیایی ئەو شوێنەکەەوە ئەو خشتکەنە ئەو خشتەی لێ هەڵکەنداوە وەستەکانی هەمووی سەر بەو دیوە بوونە کوردی ڕۆژەڵات بووە هەمویان بەو شێوە داڕشتووە و زۆربەی چۆن ئەبینی شوێنەکانی شوێنە ئێرانەکانی پێوە دیارە داوایەکیشم هەیە حەزەکەم ئەو شوێنەوارانە حکوومەتی کوردستان بیپارێزیە و بیکاتە سەر بە مڵکی خۆی بۆ ئەوەی لە ئێستا ئێمە وەکو بنەماڵە وەکو کەسێکی خەڵک وەکو خەڵکی کڵۆجۆ حەزەکەین ئەو شوێنەوارانە بپارێزن و بخرێتە سەر شوێنەوار بۆی زیاتر بۆ نۆژۆنکردنەوە بۆ شوێنێکی شوێنەواری بەکار بێت ئاوادان بێ زەنگابات بۆ خۆی و درەخت و هەروەها بەروبوومەکەی ماشەڵا منتقەیەکی جوان ماشەڵا بەروبوومێکی جوان یا ڕەبی ئاوادان بێ مامۆستا نیزام ئێمە ئازانی کە جەنابەت ڕئیسی عەشیرەتی زەندی بابزانین جوگرافیای زەند لەکوێوە دەست پێەکە واروەها ئەم عەشیرەتە چەند گوندی ئێستا مەسەلەن بۆ منە ئاوەدانە واروەها شێوازی هەڵسوکەوت و ئیشوکاری زەندیەکان چییە؟ زۆر باش پێشەکی بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم بەهاتنتان دیارە عەشیرەتی زەند عەشیرەتێکی زۆر عەریق و کۆنە دیارە ئەم عەشیرەتە ئەگەڕێتەوە بۆ سەردەمەنی کەریمخانی زەند
کەوا حکومڕانی ئێرانی کردووە نزیک لە 41 ساڵی ڕەبق حکومڕانی ئێران بووە. دیارە دوای ئەوەی کەوا قاجەرەکان کوتایەنە سەر عشیرەتی زەند و بە تایبەتی کەریم خان، دیارە دوای نەمانی کەریم خان ئیتر عشیرەتی سەند پەرش و بڵاو بووەوە بە شوێنە جیاجەکانی ئێران و عێراقیش. بیدایەتی لە عێراقا هاتن ئەم منتەکایانە ئاوەدان کردەوە پیانیاوت زەن ئاوا، زەن ئاواتە عشیرەتی زەند ئەم ناوەیە ئاوەدان کردوێتەوە. عشیرەتی زەندیش لێرە لەوەتەی ئەم ناوەیە ئاوەدان کردوێتەوە. ئەمە ئیسێمە دانیشتونە پێ ئەوترێ کوڵەجۆ. کوڵەجۆ پایتەختی زەندە، پایتەختی عشیرەتی زەندە کە دێهاتەکانی دەوروبەری نزیکەی دەور سی دێ زیاترن. ئەم دیانە هەمووی تێکەڵاون لەگەڵ عشیرەتەکانی ترە، لەگەڵ زەنگەنە، لەگەڵ داوێ، لەگەڵ دەلۆ. ئەوەتە خوارمان عشیرەتی پاڵانیە، واتە بەرەو ژوور بڕۆینەوە عشرەتی زەنگەنە و جاف تێکەڵاوین. دیارە لەم منتقەیە بەڕاستی ئەگەر بتەوێ بڵێ معاشرەی عشرات و عشایری کوردەواری ئەلەم منتقەیە هەیە و ئیسپاتشمان کردووە. لێرە هیچ جیاوازیەک نییە لە بینی عشرەتی زەن و زەنگنە و دەلۆ و جاف و داوێ و پاڵانی و گێژ و ئەمانە ئێمە گشتمان لێرانە لە یەک ناوچە ئێژین پێ ئەوترێ ئەم منتقەیە ناوچەی زەناوایە. با بزانین ئەزانین کە جەنابەت کەسێکی قانونیت و ئەمە نازانم ینی یەکەم جارە ڕێمان بکەوێتە سەر ئەوەی کە کەسێک ببینین سەرۆکی عشیرەت بێ و لە هەمان کاتیشا کەسێکی قانونی بێ. کۆکردنەوەی ئەم مەسەلەن ڕۆ قانونی و ڕۆ عشاری چەندێک ینی سوودی بەخۆشت و بە خەڵکیش گەیاندووە. جوانە پرسیارەکە زۆر پرسیارێکی بەجێیە. وڵا طبعاً عشایری شەر قانونی هەیە. ئێستا ئێمە زۆر دەرباسەکەن ئەڵێن قانونی عشایری واتە عورفی عشایری. عورفیش لە کاتێکە کە قانون شوێنی نەبووە عورف جێگەی قانون ئەگرێتەوە. ئێستا بۆ نمونە طبعاً ئێمە وەکو باری کۆمەڵاتیش باس بکەین ئەڵێن الصلح سەید الأحکام، واتە سڵحیش لە قورئانە هاتووە باسیەکە ئەمش حکمێکە. ئیسا مەسەلەن دوو کەس دوو بنەماڵە دوو تایفە مەسەلەن کێشەیەکیان هەبێ، چوار پیاوی بەڕێز، چوار سەرۆک عەشیرەت، چوار پیاوی قسەزان و تێگەیشت و مامۆستای ئاینی دێن ئەچن ئەو کێشەیە کۆتایی پێ دێنن لەو ڕوانگەوە کەوا ئەوترێ سڵح سەید الأحکام، کەوا تا قانونیش ئەم جارە ملکەچی ئەو مەبدەئا بێت. کێشەکە وازانم هەندێک کێشەی عشایری هەیە ئەگەرکو بە عشایری بە لەسەر بنەمایەکی یاسایی چارەسەر بکرێ زۆر بە قووەترە تاکو لە یاسا بە تەنها چارەسەر بکرێت. لەبەرەوەی ئەوەی لە عشایری کرا ئەوە بنبڕی کێشەکانەکە، بەڵام هەندێک جارێ لە قانونە مەسەلەن حکم دەرەچێ سزا ئەدرێت، بەڵام دوای ئەوجا کە ئەگەڕێتەوە هەمان کێشە احتیمالە دووبارە هەم دەست پێ بکاتەوە. مامۆستا تۆ وەکو سەرۆکی عەشیرەت زۆرتر خۆجاری وە شتێک هەیە ناوی ئەمری واقعە. ینی تۆ زۆرتر ئیشت بە ڕوانگە قانونیەکە و ئەوەی کە پێ گوڵە دادگا ئەڕوا یاخود ڕوانگە عشایرەکە بکەوێ بخۆمان پێڵێن عورفی عشایری. واللهی من بەنسبەت منەوە زیاتر ئەوەڵ جار ئەڕۆم بۆ مۆزوع عشایرەکە، چونکە لەبەرەوە ناسراوە ئەم منتەقەیەک هەموو یەکە ناسێت. من وەکو خۆم مەسەن احتیمالە ئەوە باشتر پێ بزانم ئەگەر لە ڕوانگە عشایرەکەەوە دانیشتەکە بکرێ و بنبڕ کێشەکە بکرێ لە ڕێگەی مەلای ئاینیوە لە ڕێگەی پیاوەکە عشایرەکانەوە ئەوانەی شارەزایان هەیە، ئەوەی وازانم زۆر باشترە لەوەی کەوا ڕۆقانونەکە بڕوات. باشە ئەی باشە با بزانین مادام ئێرە با بڵێن سنوور و جوگرافیاکەی لە عشیرەتی دیکەش نزیکە وەکو جەنابەت باست کرد هەم لە جافە هەم لە زەنگەنێ هەم لە گێژە هەم لە ژینە جیاوازەکان، با بزانین تەبایی ئێرە چۆنە وەروەها پەیوەندیتان لەگەڵ عشرەتەکانی تر مەسەلەن جاری وایە لە ڕوانگەی کۆمەڵایەتی و ژن و ژنخوازی و تێکەڵی و ئەمانە چۆنە؟ وەڵا لەم منتقەیە گەرمیان بە تایبەتی بەس گەرمیان بەگشتی و بە تایبەتی ئەم منتقەی ئێمە تێکەڵاوێکی زۆر بە قووەتمان هەیە. یعنی ئەوە نییە نابینی ڕۆژە لە ڕۆژان بڵێ ئەم عشیرەتە ئەو عشیرەتە، هەمومان وەک یەک چاوسێری هەموو عشرەتەکانەکەین. من بەنسبەت خۆمەوە هەموو
ڕێز ئاشتێتەکانی ئەم منتقەیە و برای گەوری خۆم و خۆشەویستی خۆمیانی دانم دائیمە دانشین هەر کێشەیەک ڕوو بدا لە سەتا هەشتاشی نایلین بگاتە قانونەکە هە لێرە لە ناو خۆمانە چارەسەرەکەین لە ناو ئەم منتقەی خۆمانە سپاس دەکەین کاک شعبان زۆر جار لە ئەو شوێنانی کە پیانە گوتری ئاوایی یا پیانەڵە گوند یا شارەدێ یەکێک لە گرفتەکانیان بریتە لە ئەوەی کە گەنجەکانیان زۆر وەلایان بۆ شوێنەکە نیە یاخۆت بە ئەڵێن بێ ئیش و بێکارن بۆیە بە جۆرە لە جۆرەکان لە شوێنەکە نامێنەوە با بزانم گەنجانی گوڵەجۆ بە چیەوە سەرقاڵن سپاس بۆ بەڕێستان بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی ئاوادانیەکەین بۆ گوندەکەمان ئەرتان کێشا دیارە کاک پەیوەند گەنج داینەمۆی گۆڕانکاری لە هەموو وڵاتێکە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە گەنج ئەمڕۆ پشتگوێ خراوە لە هەموو بوارەکانە ئەمرش کە کڵۆجۆی زەنگاباد بێبەش نییە لەو معاناتە ئەبینی ئەم لادەیە مەسەلەن 600 ماڵی بۆ دروست کراوە کەمترین گەنجی تایە کەمترین خەڵک ماوەتۆ لێرە کشت و کاڵ بکە یعنی کشت و کاڵ بڕبڕی پشتی ئابووری هەموو وڵاتێکە بەڵام بەداخەوە خەڵک کەمتر بایەخ بە کشت و کاڵەدا ینی هاتنی تەکنەلۆژیایش کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە گەنج مەسەلەن ئەوەت احتیمامی داوە تەکنەلۆژیا و بوارەکانی تر خۆشەویستی بۆ وڵات و خاک و شوێنی باو باپیری نەمێنێ یعنی ئێستا من خۆم خەڵکی ئێرم لە ساڵی 1984 لەم گوندە لەدایک بووم ئەمە زێدی باو باپیرانمە مەسیە پشتمان هەر لەم لادیە بووە بەداخۆ ئەبینی کە ئێستا لە لای گەنجێک بێژە دەنگ و باسی کڵۆجۆ لادێگەی خۆتان نازانێ چکەم لەبەر چی لەبەر ئەوەی ئەمەە ژینگە سیاسیەکە بارودۆخەکە وای کردووە خەڵک کەمتر احتیمامی بۆ نیشتیمان و خۆشەویستی خاک و ئەرز و ئاو بمێنێ تۆ باش شتێکی تر بڵێم خۆ ئێستا بە تەئکید گوڵەجۆ خاڵی نییە لە گەنجی هەر لێ بەس ئەو گەنجانەی کە لێرن ئەبێ ئێستا سەرقاڵی چی بێت بەڵێ گەنجەکان چەند بوارێکەیە بۆی گەنج پێوە سەرقاڵ بێت کەمتر احتیمامە دەنە کشت و کاڵ زیاتر خەریکی دوکاندارین هەندێکی لێرە لە دام و دەستگاکان تەعینە تر لە دام و دەستگاکانی حکوومەت لێرە موچەیەکی وەزیفەیەکیە هەندێکی خەریکی ئاژەڵداریە ینی دابەش بوونە بەسەر ئاژەڵداری و کشت و کاڵ و دوکانداریە ینی لەم بانجادە شوێنێکە کە کڵۆجۆەکەوێتە سنووری نەحەی کۆکە سەر بە قەزای کفریە هەروەها هاوسنوورە لەگەڵ پارێزگاکانی دیالە و نەحەی جەلولا و قەرەتەپە و سەعدیە و جەبارە و ئەو ناوچانە ئەمرە وای کردووە گەنج زیاتر بیر لەوە بکاتەوە مەسەلەن دەستکەوتێکی هەبێ لە کشت و کاڵ زیاتر بێت خەرکی ئیشی توجاری بێ مەسەلەن دوکانداری بێت بەقاڵی بێت هەر بوارێکی تر بێت بۆ ئەوەی بتوانێت بژێوی ماڵ و مناڵی پیا بکە با بسمە لای کاکسیدیش بزانم کاکسید جەنابژت هەر خەڵکی کوڵەجۆی وایە لە بابا پیرمانە لێرە ئێستا ماڵت لێرەیە وڵای ئێستا حالەن لێرە نین بەس خۆم لێرەم ئەمە دوو مانگێکە لێرە بارمەکە باشە کاتی کە ئیشی باخ ئەوانە هینە بێت وەختی ئیشیت دێتەوە بۆ ئێرەیە بە ڕۆژانە هەردێت بە ڕۆژانە هەردێم لە بەرۆی لەسەر ئەمەرکەوازیەم بیرە دوو ڕۆژ واجبمەیە و مناڵەکان لە مەکتەبایە بێژین مەکتەبێ لێرە مەکتەب کەمێکەمە ئەی با بزانم زرعاتێک شتێکت نەکردو ماشەڵڵا خۆ ئێرە ئاودارە و ئەوان ینی زرعات زۆرە و بۆ خوا میسیارێک مێ ئیش بێگم بۆ جەولا ئەڕۆم یا بۆ خانق یا بۆ کەلار یعنی لەگەڵ داوامەکە و کێشەی ئەم ڕێگاوبانە کێشەشتان بۆ دروست نابێ مەترسی نییە وڵی لەخوا بە زیاو بێ باشی ینی ئەمڕۆ دوو مانگ سێ مانگە بەڕاستی زۆر زۆر باشە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لا گوندی کوڵەجۆ یاخود لە ناحیە کوڵەجۆ کۆتاییمان بە بەرنامەی ئەم جارەمان بە ئەڵقەی ئەم جارەمان هێنا لە تەنیشێکی لە جۆگەکانی سیروان کە هاتۆ بەناو کوڵەجۆیە بەو هیوایە کە ئەم بەرنامەیە شتێک بوو بێ کە سەرنجی ئەوەی ڕاکێشا بێ و ئێوەی خۆشەویست بە دڵتان بوو بێ تاکو بەرنمەیەکی دیکە و تاکو ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ئاوادان بێ هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ